عێراق وەک وڵاتێک لە وەتەی ڕوبەڕووی شەڕ و شۆڕ و ناجێگیری سیاسی بۆتەوە کەوتۆتە بەر شاڵاوی بەرژەوەندی سیاسیەکانی وڵاتانی هەرێمی و وڵاتانی زلهێز دوای نەمانی داعش کەشتی ئەو وڵاتە دەگا بەکوێ ئەجەندای کێزاڵە بێ بەسەر ئەجێندای ئەوانی دیدا. ئێران لە ڕووی دارایی و مەشق و جڵەوگیری بارودۆخەکەی عێراق میلیشیایەکی فراوانی سربەخۆی دروست کردووە. دۆخی ڕوبەڕووبوونەوەی داعش وای لە ئەمریکا کردووە کە چاوپۆشی لە هەژمونی ئێران بکات، بەڵام هەژمونی ئێران لە عێراقدا مێژووکی دووری هەیە. ئەو دەمەی ئەمریکا عێراقی جێهێشت، خەونی ئێرانیەکان هاتە دی. هوتافەکانی شیعەکانی ئێران و عێراق لە ڕووی ئاینیەوە وەک یەکەن. ئایا هوتافە سیاسیەکانیش دەبنەیەک لە کاتێکدا ئێران و عێراق سنوورێکی بەرفراوانیان هەیە و تاکە مەرجەعی شیعەکانیش لە عێراقا. هاتنی داعش و کۆتایی پێهێنانیان دۆست و نەیاری هێنایە سەر یەک سفرە، ئەویش عێراق بوو. ئایا ئەمریکا سیاسەتێکی تر پەیڕەو دەکات لە هەمبەر هەژمونی ئێران؟ ئێستا سەرتۆپی باخی ئەمریکا و سیاسەتەکەی لە عێراق و سووریادا کۆتایی هێنانە بە داعش. لەو شەڕەشدا ئەمریکا و ئێران هاوپەیمان بوون، بەڵام ئێستاکە داعش بەرەو کۆتایی دەچێت. لە نێوان هەردوو وڵاتەکەدا گرژیەکان تاویان سندووە. ببینێ میلیشیاکانی شیعە کە ئێران پشگیریان دەکات کەوتونەتە پرۆپاگەندەکردن دژ بە ئەمریکا. بەو ئاڕاستەیە ئەمریکا پشتیوانی داعشی کردووە یاخۆت هەڕەشەی هێرشکردنە سەر ئەو ڕاوێژکار و سەربازە ئەمریکیانەی کە لە عێراق مەشق بە هێزەکان دەکەن یان سەرانی ئێران شار دروست دەکەن لە حکومەتی عێراق کە ئەم هەنگاوە هەڵبێنێ. لە ڕابردوودا هەردوو لە ئەمریکا و ئێرانیەکان دوژمنێکی هاوبەشیان هەبوو. ئێستا پەیوەندیەکانیان بەرەو گرژی و ئاڵۆزی دەڕوات وەک لە هاوپەیمانی. من ئەوم لەلا دروست بووە لە ئێستادا لە ئەمریکا هەندێشت لەسەری کۆک نین بەرامبەر بە ئێران دەیکات. من نازام لەسەر چی ناکۆکت، بەڵام هەرگیز ئەو پەیوەندیە وەک سەردەمی ئۆباما نییە. سیاسەتەکە وای لێدێ لەو باوەڕەدام کە ئەمریکا شەڕی داعش بکات وەک ئەوەی کە ئێران نەبێت، بە پێچەوانەشەوە دەبێت شەڕی ئێرانیش بکات وەک ئەوەی کە داعش نەبێت. شتێکی باشتر ئەوە دەبێت کە واز لە ئێران و داعش بێنێت کە ئەوان شەڕی یەکتر بکەن. یەک لەو وڵاتانەی بەردەوام لە ترسی هەژمونی ئێراندایە ئیسرائیلە. ئایا ئیسرائیل لە واشنگتن دەتوانن جڵەوی دەسوەردان و بەهێزی ئێران لە خۆرهەڵاتی ناوەڕاست ڕاگرن؟ کاتێک هەڕەشە دەکەن و دەمانترسێنن دەیانەوێت ناومان برن، ئێران دەڵێت ئەو قسانە تەنها هۆتافکێشانە و نابنەکردا. بەڵام لای جوولەکە واتای خۆی هەیە. کاتی ئێران هەڕەشە دەکات بە تێکدان و نەمانی ئیسرائیل ئەم هەڵوێستە زۆر بەجددی وەردەگیرێت. سەرکردەکانی ئیسرائیل و جوولەکە لە جیهاندا وەها لە بەرفراوانی ئێران لە ناوچەکە دەڕوانن. سەردانە یەک لە دوای یەکەکانی سەرۆکوەزیرانی عێراق حەیدەر عەبادی بۆ هەریەک لە سعودیە و وڵاتانی تری عەرەبی لەلایەن شارەزایانەوە تاڕادێ خوێندنەوەی ئەوەی بوو ئەکرێت کە ئەمریکا بیەوێت عێراق بخاتەوە باوەشی ناسیۆنالیستی عەرەبی وەک تێکەڵاوبوونی زیاتری لەگەڵ شیعەی ئێران. ئەمریکا هانیە وڵاتانە دەدات لە نێوانیشاندا سعودیە بۆ ئەوەی پەیوەندیکی نزیک دروستکەن لەگەڵ بەغدادا. ئەمەش نزیک بوونەوە و گەشە پێدانی پەیوەندیەکانی بەغدا دەبێت لەگەڵ هاوسەکانیدا. ئەم وڵاتانە دەتوانن ڕۆڵێکی باش بگێڕن لە ئاوادانکردنەوەی عێراقدا، بە تایبەتی زۆر شار بەهۆی شەڕی داعشەوە داڕوخاوە. ئەمریکا دەیەوێت عێراق پەیوەندیکی یەکسانی لەگەڵ هاوسەکانیدا هەبێت بۆ ئەوەی پێگەی ئێران لە عێراقدا لاواز بن. سونەی عێراق لە دوای 2003ەوە خۆ بە پەراوێزی دەسەڵاتدا دەنێن. ئێستا شارەکانیشان لەژێر دەسەڵاتی حکومەتێکی زۆری نەشیعەدایە. ئەگەر شیعەکان زیرەک و لێزان بن لەوە دەگەن کە پێویستە دەسەڵات لەگەڵ ئەوانی تردا کە غەیرە شیعەن هاوبەشی پێ بکەن، دەبێ ئەوان بزانن لە ڕووباری سوننەکاندا مەلە دەکەن. هاوکێشەکە کوردیشی بۆ زیاد بووە. کوردیش وەکو سوننەکان لە بەردەم هەڕەشەی پەراوێز خستندان. ئایا چارەنووسی عێراق بەرەو کوێ؟ یحیا بەرزنجی دەنگی ئەمریکا، واشنگتن.